لێکدانەوە بڵێن هەڵسەنگاندنێک و قسەی خۆی لەسەر مەسلەی مۆرال لە کاری پیشەیە چۆنە جیاوازی نێوان نەریتەکان و کەلتوریشی باس کرد، بەڵام بەشی یەکەمی کۆڕەکە سەبارەت بە نەریتی پیشەیی بوو کە جیاوازیەکی باس کرد لە نێوان نەریتی پیشەیی لە کوردستان و لە تاراوگا لەوێش سوپەرمارکێتێکی بەنمونە هێناوە، هەم لە کارکردنە، هەم لە هەڵوێستبکردنە، هەم لە شێوەی مەعامەلەکردنە. ئەم مۆراڵەی بە جۆری باس کرد کە جیاوازیەکەیە، ئەمەش کێشەیەکی دروست کردووە ئەم جیاوازیە بەتایبەت بۆ کوردانی تاراوگا کە لە دەرەوە لە مەسەلەی پەروەردەدا کە کاریگەری هەیە بەتایبەت لەسەر منداڵ و ئەوانەی کە لەگەڵ کۆمەڵگایەکە بۆ ئەوان تازەیە یان چەند سەپڕێکە لەوێن ڕووبە دەبنەوە. پێم وایە یەکێک لە خاڵە ئەساسیەکانی ئەو مۆراڵانەی باس کرد کە لە کاری پیشەییدا هەیە و ئێستا کە بەشی دووەمی دووبارە دەست پێ دەکەنەوە لە درێژەی هەمان بازدا، بەڵام قەرارە ئەمە دووبارە نەبێتەوە لەسەر مەسەلەی نەریت و کەلتور و ئەوانش قسە بکرێتن. من لێرە دووبارە بە خێراتی دکتۆرەکەم و هیوادار ئەرم باش بێتن و ئێمە گوێ بدون و ئەوانش قسەکرایانی دەست پێ بکەن. فەرموو دکتۆر. هەموو لایەک بەخێر بێن. زانمەوەی کورتە سیمینارەکەی پێش و باس کرایەوە لەلایەن کاکجەلالەوە. لەم سیمینارە هەوڵ دەدەم دەنگوشتەکە باشە بۆیەوە؟ بەڵێ بەڵێ، زۆر باش، زۆر باش. هەوڵ دەدەم لەم سیمینارە، مانی بەشی یەکەمی سیمینارەکە باسی بنەمایەکی گرنگ بکەم لەو ئەو بنەما گرنگە بکەم کە مۆراڵی مۆدێرنی لەسەر دامەزراوە. کە دەڵێم مۆراڵی مۆدێرن، مەبەستم لەو مۆراڵەیە کە لە وڵاتانی ڕۆژئاوا وەکو مۆراڵێکی کۆمەڵایەتی و فەرمیش پەیڕەو دەکرێت. من لەوانەیە زۆرێک لەو بڵین ئەو شتانی کە باسی دەکەمەوە لێنە هێنجانەی کە بۆ سیستەمەکە هەمە لە ڕێگەی ئەو کارکردنی و مۆراڵەوە بێ لە ئەڵمانیا، چونکە من بە حکومەوەی لەوێ ساڵانێک ژیاوم، لەبەرەوە هەڵێنجانەکەم بۆ سیستەم لە ڕێگەی ئەو ئەزمونەوەیە کە من لە ناوە و سیستەما بەسەرم بردووە. بێگومانە و سیستەمە مۆراڵیە سیستەمێکە کە وەکو بڵێ لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکانە بە شکلێکی باش و پەیڕەو دەکرێت، بەڵام لەوانەیە هەندێک بڵێن جێبەجێکردن و دانانی و فۆرمانی کە بۆ ینی جێبەجێکردنی و بنەمایە هەندێک جیاوازیە بێت، بەڵام جیاوازیەکە وەندە نییە کە بتوانێت کاریگەری لەسەر بنەماکە دانێ. دا لەبەرەوە من لەبێوە قسە دەکەم، واز دەکەم و شتەشۆ مۆراڵی کە سیستەمەکەشی دەکەمەوە، ئەوانی کە لەوێ دەژین هەمویان بە ئاسانی دەتوانن هەست بەوە بکەن کە لەوێ ڕوود دەدا لە کاتێکا کە تاکێکی ئەوروپی یا کۆمەڵێک خەڵک پێکەوە و مۆراڵە لە شوێنێکی دیاریکراوە پەیڕەو دەکەن. تەوان بنەماکە لە ناو بڵێنە دەستوری ئەڵمانیا یەکەم بنەماک یەکەم بەندی کە هەیە ئەوەیە کە کەرامەتی مرۆڤ پارێزراوە. کەرامەتی مرۆڤ، مەبەست لە کەرامەتی مرۆڤ چیەوە؟ ئەمە تەبەن من پێم وایە بنەمایە ئەساسیەکەی ئەو مۆراڵەیە کە لەوێ هەیە کە بڵێن کوردانی تاراوگا لە ڕێگەی ئەو ژینگە پەروەردەیەی کە مناڵەکانی ئەوانی تایە ئەم بنەمایە لە ناومێشتیانە دەچەسپێ و دواتر بە شکڵێکی نەئاگایانە بێ یا ئاگایانە بێ ئەوان ینی ئەو نەریتەم کە ئەو مۆراڵە هەیەی بەپێ ئەو بنەمایە جێبەجێ دەکەن. بەواتایەکی تر مۆراڵەکە هەست دەکەم کۆی مۆراڵەکە ڕەوایەتی لەو بنەمایە وەردەگرێت، بنەمای پاراستنی کەرامەتی ئینسان. بێگومان کەرامەت لەم
چەمکە قانونی و مۆراڵیا معنی جیاوازە لە کەرامەت تەسەوەر دەکەم لە چەمکێکی فەلسەفیا من پێشترکە باسی بڵین کەرامەتم کردووە بە معنە فەلسەفیەکەی لە فەلسەفەی ئەخلاقات بێمانە شتێکی دا چونکە کەرامەت لە ئەخلاقا لە ئاکارە شتێکە و لە مۆراڵە شتێکی ترە لەبەرەوە ئێستا باسی ئەمە کەرامەت دەکەین یا ئەوەی کە کوردەواری پێی دەڵێن عیزەتی نەفس یا شەرەفمەندی کەس ئینسانەکە یانی ئەوەی کە ینی نابێ مرۆڤەکان ئەگەر بێت و دەستی لێ بدەن و وایە دەست لە خودیە و بەشەرە درابێت لە زاتەکەی درابێت و ئەوان ینی ئەو دنیای مۆدێرن کە هات ویستی مۆراڵێکی نوێ دامەزرێنێ و مۆراڵە نوێەکەی پێم وایە لەسەر ئەساسی ئەم بنەمایە دامەزراند بنەماکەشەوەیە چۆن وا بکرێت کە هیچ کەسێک بۆی نەبێ لە کەرامەتی ئەوی تر بدا یا لە عیزەتی نەفسی بدا بە هەر ڕێگایەک لەو ڕێگایانی کە هەیە و پێم وایە ئەو مۆراڵە کە لەوێ دامەزرا بۆ ئەوە دامەزرا کە ئاوا بێ کەرامەتی مرۆڤ لە ناو کۆمەلگا پارێزراو بێت و کەرامەتی مرۆڤ وەکوتم بە مانایەکی دیاریکراو کە هەیە دواتر بە وردی باسی دەکەم ئەو کەرامەتەی کە لە مرۆڤ لە ڕێگەی ئەم مۆراڵەوە دەپارێزرێت چییە و بۆچی ئەم بنەمایە وەکو بڵێ بنەمایە بۆ کۆی ئەو مۆراڵە و لە هەموو دانانی هەمووی یاسایەکە یاسایەکی حکومیە مەدەنیا بێ یا عادەتێک بێ لە عادەتەکانی کۆمەلگا وەکو یاسایەکی کۆمەڵایەتی نەکە فەرمی حکومی کە لە ناو مێشکی تاکەتانە هەیە کار دەکە لە هەموو ئەمانە ینی ئەوە دایمە لە پێش چاو گیراوە کە دەبێ لە هەموو کاتێکە لە هەر شوێنەکە کە تۆ جوڵەیە گەڵسوکەوتێک دەکەی کەرامەتی ئینسانەکەی بەرامبرت بە پارێزراوی بمێنێتەوە لێرە